ئەتوانم بڵێم پلانی تورکیا هەم لە ئێستا و هەم لە ڕابردووە شتێکی ڕوونە لە ڕاستیە ئەتوانم بڵێم و ئاشکرایە ئەویش ئەتوانم بڵێم خۆی لە ناوبردننی ئەتوانم بڵم ئەو ستاتویا ئەبینێتەوە کە لە ڕۆژاوای کوردستانە هەیە. بۆ ئەمە لە ڕاستە لە ماوەی ڕابردووە بەڕاستی و چەند هەوڵی داوە هەل لە ڕێگەی ئەتوانم بڵێم یامەتیدانی تا ڕادێگەوەی کە پێوتێت مرتەزەقەکانی ناو سوپای سووریا لە ڕاستە ئۆپۆزیسیۆنی سووری وەلامان کاتە پشگیریکردنی وەدا عەش بە ڕاستە بۆ خۆشی لە ڕاستە ئەتوانم بڵێم زۆر جار لە ڕاستە هێرشی کردە سەر ڕۆژاوای کوردستان بەڵام بە شێوەیەکی ئاشکرا نەبووە. بۆیە هەموو ئامانجێکی بێگومان لە ناوبردنی و قسەی کوردیەوە بۆ خۆشیان ئەڵێن ئێمە لە ڕاستە تەنانەت وەک خانوویەکشمان پێ ئەتوانم بڵێم ڕەوا نابینێت کە بە ناوی کوردەوە بێ لە ئەفریقاش بێ. ینی ئەمە شتێکی ئاشکرا لە ڕاستە تورک و پلانی تورک و خەونی تورک لە ڕاستە لێدانە لە کورد و لە ناوبردنی کووردە. بەڵام بۆ دوجار ئەمە ئەتوانم بڵێم ئەکەوێتە سەرەوەی ئێمە وەکو کورد چ هەڵوێست بکەن لە ئەمبارەوە. بێگومان ئەوەی کە هەیە لە ڕۆژاوای کوردستانە ئەتوانم بڵێم هەوڵیان داوە بەڕاستی هەم لە ڕێی خۆپڕچەکردنەوە و دروستکردنی هێزێکی ئەتوانم بڵێم نزیکی بۆ 100,000 نەفەریەوە توانیوێنەوە وە پرچەک و هێزێکی دسپلینەوە بەڕاستی توانیوێنەوە ڕوبەڕووی ئەو هێرشە بنەوە. بەڵام هێرشەکەم جارە بە خۆ دەزانی هێرشێکی خراپە هێرشێکە تا ڕادێکتۆن لە هێرشەکانی ڕابردووە بەهێزترە چونکە تورکیا بۆ خۆی هێزێکی توانم بڵێ یەکێک لە ئەندامە بەهێزەکانی ناو حلفی ناتۆ و لەلایەن کۆمەڵێ دەوڵەتی ئەوروپیشەوە دەتوان بڵێم گوڵۆپی سەوزی بۆ هەڵکراوە بە ئێمە چونکە ئەمانە هەمووی پەیوەندی بە کۆمەڵێ قەیرانی ئەتوان بڵێم سەفەقاتی گەورەوە هەیە لە بینی ئەوروپا و کێشەی ڕفیوجی و کۆچ و داخستین دەرگاکانی ئەوروپا و تورکیا و بەڕووی ئەوروپاوە ڕازیبوونی ئەوروپیەکان بە ئەمە وەروەها ئەتوان بڵێ ئەو ململانی تازەی کە تازە سەری هەڵداوە کە لە ڕاستیاویش ئەتوان بڵێم سیستەمی ئەوەی کە پێدە دوای جەنگی سەر خەریکە کۆتایی دێ و ئێمە بە خەریکە بەرە و ئەتوان بڵێم جەنگێکی ساردی نوێ هەنگاوە نین. وەکو گەنجان داواکەین لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە بەرپرسان و هەروەها تەواوی تاکی کورد پێویستەکە بێدەنگ نەبن دەربارەی ئەم زوڵم و زۆرەی کە تورکیا بەرامبەر بە ڕۆژئاوای کوردستانی ئەنجام ئەدات و هەروەها پێویستە لەسەر ئەو ڕێکخراوانەی کە کار بۆ مافی مرۆڤەکەن و هەروەها پێویستە لەسەر UN کە ئەوان بەرپرسن دەربارەی ینی کۆمەڵێک ئەو وەزعانەی کە ڕوو ئەدات پێویستەکە ئەوان بێنە دانگ و هەروەها با بڵێم ینی بێدەنگ نەبن بەرامبەر ئەم زوڵم و زۆرەی کە ئەکرێ ئەم کارانە تەواوی پێشێلکردنی مافەکانی مرۆڤە.